Карточка. Так, Муратик. Окей. Каждую эпоху есть какие-то. هەموو کاپێداویستی پزیشکی لێرە هەبووە. ئەوە شتێکی باش و ئاساییە. هەرچەندە تا ئێستا هیچ ڤاکسینێکی ڤایرۆسی کۆڕۆنا نییە. بەڵام ڤاکسینی دژ بە نەخۆشەکانی تر لێرە هەیە و سوپاس بە خوددا. Которые уже, слава богу, есть вакцина, которую уже нашли. What we know about the relation تا ئێستا ئاماری ژمارەی توشبانی سوورێژە نازانین. بەڵام ساڵی ڕابردوو بەهۆی گونجاوی هەلومەرجەکە لەم کاتەدا لە سەدا 40 منداڵان دژی نەخۆشەکە کوترا بوون. ئەم ساڵ بەهۆی ئەم دۆخەی لە ئۆکرانیا ئێستا تەنها لە سەدا 28 منداڵان کوتراون. ئەمە شتێکی خراپە. against measles, for example, in Ukraine. This Як тільки карантин почався, بە دڵنیایی وەستمان بە نیگەرانی دەکرد. بەڵام ئەوە ئەمان لێ ناکە کە ڕێگری بکەین لە گەڕانی منداڵەکانمان بۆ پرۆسی خوێندن. بۆیە دەبێت ڤاکسینی بێزکردنی بەرگری دژ بە نەخۆشیەکان لە منداڵەکانمان بدەین و ئامادەیان بکەین بۆ پرۆسی خوێندن. і зараз, коли діти оформляються в школу, то, звичайно, вже ситуація поліпшується.